دیارە لەگەڵ با بڵێن دەستپێکی بەهار و جەژنی نەورۆز کە ڕاپەڕینی گەلی کورد لە ساڵی 1990 سەری هەڵدا تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان لە دەستی ڕژێمی بەعەس ئازاد کران. ئەمڕۆ ساڵیادی ئازادکردنی کەرکووکە. دەپرسین تا ئێستا لە ساڵیادی ئازادکردنی کەرکووکە ئەو ئامانجانەی کە لە ڕاپەڕین داویستراوە بەدی بهێنرێن بەدی هاتوون، واروها گرنگی ئازادکردنی کەرکووک بە بەراورد بە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان کە تا ئێستا شەڕ و ململانێ لەسەر کەرکووکە و ناوچەیەکی کوردستانی چی دەبێت. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز هیوا عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی و بەشداربووی ڕاپەڕین ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. کاکی وا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. ڕزگارکردنی کەرکووک لە تەواوی کوردستانیان و هاوڵاتیانی کەرکووک پیرۆز بێت. دەمەوێت لە ساڵیادی ڕزگارکردنی کەرکووکدا بەڕێستان پەیامی خۆتان بگەێنن. بفەرموو. پێشەچی من لەم ڕۆژەیە سەری ڕێزونوازش بۆ هەموو شەیدان دانوێنم و لێرەشەوە پیرۆزبای یادی ڕاپەڕین لە هەموو خەڵکی کوردستان و هەموو خەڵکی عێراقیشەکەم. تاکید گەرێمە بین باسی ڕاپەڕین بکەین پێش 32 ساڵ پێش ئەمڕۆ ئەم شارە خۆشەویستە ڕزگار کرا. ئەمە لە مێژووی ناوچەکە توانم بڵێم لە مێژووی عێراقیش گۆڕانکاریەکی گەورە بوو، لەو سەردەما ڕژێمێکی دیکتاتۆری حکمی عێراقیە کردو و هەموو کات ئاڵۆزی لە هەموو ناوچەکە دروست کردبوو. ئەو کاتە کە کوێتشی داگیر کردبوو. دوای ڕزگارکردنی کوێت لەلایەن هاوپەیمانانەوە مەجالێک ڕەخسا بۆ ئەوەی بۆ ئەم خەڵکی تێکڕای عێراق و بەتایبەت بۆ خەڵکی کوردستان بتوانن کەوا ئەو زوڵم و زۆرەی ستەمەی کە لە ڕابردوو کرابوو لە ڕژێمی بەعەس کە بەرامبەر بە کۆمەڵانی خەڵک کردبووی بەتایبەت لە کوردستانی باشوور توانن خەڵک هەم ئەو نیزامە لە ناوبەرن و هەموو ناوچانەی کە هەموو کاتێک بە کوردستانی ناسراوە ڕزگار بکرێت. خۆشبەختانە لەو هەلومەرجەیە توانرا کەرکووکی سەرە ڕایکە ئابڵوقەیەکی سەربازی زۆر قرس لەسەر کەرکووک هەبوو و پێشەوەی کەوا شارەکانی تر ڕزگار بوو نزیکی کەرکووک کەوتنەوە دەنگەکە لای من بڕا. بەڵێ کاکیوە ئەگەر جێبیستی دەنگی ئێمەی بفەرموو. نزیک کەرکووک کەوتنەوە زۆربەی خەڵکی کەرکووک ڕەشبگیریە کرابوو. لەو کاتەیە زۆربەی خەڵکی کەرکووک دەست بەسەر کرابوو و دوور خرابوونەوە لە کەرکووک و بردرابوون بۆ شوێنەکانی تر. خۆشبەختانە لەو کاتە کە بەرەی کوردستانی سەرپەرشتی ڕاپەڕینی ئەو سەردەمەی کرد و یەکێتی نیشتیمانی کوردستانی دەتوانم بڵێم دەینەمویەکی ئەساسی ئەو ڕاپەڕینە بوو لە ڕێی هێزەکانی پێشمەرگە پێشتر کە ئامادەکاری کرابوو و ئەو ڕێخستانەی کە لە ناو شار بە هێزەکانی بروسک و شاڵا و دانێ شوێنێزێکی تریش ئەو هێزانی هەموو کە ڕێک خرابوونەوە تێکڕای جەماوەری خەڵکی کەرکووک ئەوانەی کەوا مابوونەوە توانرا لەم ڕۆژەیە کە ڕۆژی پێشتر هێزەکان داخل بوو کڕیان چکە لە کەرکووک جیابوو لە گەڵ شارەکانی ترا. حکمی ئەوە ئابڵوقە سەربازیی سەر کەرکووک و بە ئاسانی نەئەتوانەوە بە تەنها خەڵک ئەو بکات. بەڵێ کاکیوە دیارە هەروکو بەڕێزیشتان باستان کرد کە تەواوی لایەنە کوردستانیەکان لایەنە حیزبەکان و بە تایبەتر یەکێتی نیشتیمانی کوردستان کە داینەمۆی هەڵگیرساندنی ڕاپەڕین و ئازادکردنی تەواوی با بڵێن ناوچەکانی هەرێمی کوردستان بووە. لەو نێوەندەشدا لە پاڵ لایەنە حیزبیەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی سەرەکی تێدابینی لە ڕێگەی ئەو دروشمانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە بە تایبەتی دەنگی ئێزگەی گەلی کوردستان بڵاوی دەکردەوە. ئەمە جۆش و خڕۆشێکی زۆری لە ناو هاوڵاتیان دروست دەکردووە هاوڵاتیانی کەرکووکیش بە هەمان شێوە. ئەمە تا چەندە هۆکارێک بوو بۆ ئەوەی لە پاڵ لایەنە سیاسیەکان لە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پەیامانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیگەیاند کاریگەری هەبێ لە سەر هاوڵاتیان و هاوڵاتیانیش بتوانن بەشداری ڕاپەڕین بوون و ڕۆڵی کاریگەر و کاران هەبێ لە ئازادکردنی ناوچەکانی هەرێمی کوردستاندا.
تاکید من وەگەوەی شارم پێدا بەرەی کوردستانی سەرپەرشتی هەموو وەزعەکەیە کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری باڵای تێدا هەبووە هەموو کات لە ڕێخستەکانی لە ئامادەکردنی و جۆشدانی خەڵکی و لە ڕێگای ئیزگەی دەنگی گەلی کوردستانەوە کە خەڵک ئاگدارە کرایە بۆ ڕاپەڕین و خەڵکی ئەم ناوچانش بە تاکید وە خەڵکی کەرکووک بە تایبەت زیاتر چەسانەوەی لەسەر بوو لە شوێنەکانی تر بۆی تاکو ئێستاشەی بینی کامڕۆکە دوای 32 ساڵ لە ڕاپەڕێنیش ئێمە هێشتا ململانەیەکی تند لە نێوان ناوەند و هەرێمی کوردستان هەیە لەسەرم ناوچانە کە بەداخەوەش لە دوای ئەوەی کەوا ڕاپەڕین بوو بە بنەمایەک بۆی دوای 12 ساڵ کە ڕژەمی بەعز بە تەواوی لە ناو بچێت و عێراق ئازاد بکرێت و ئەم ناوچانە بە تەواوی ئازاد بکرێت ئەم ناوچانە گرنگی خۆی هەبووە وەیە دایمە نەموو کاتێک شەڕشەکانی کورد احتیمامیان پێداوە و یەکێتی نیشتیمانی کوردستانی شەگەر سەیری دروشمەکانی بکەین کە ئەمە خەبات بۆ چیەکەین خەباتی ئێمە ئامانجی ئێمە استراتیژمان مافی چارەی خۆنووسینە و ڕزگارکردنی هەموو ئەم شوێنانی کوردستانە. خۆشبەختانە توانم بڵێم 32 ساڵ پێش ئێستا کە ئەم ناوچانە ئازادی بە خۆیەوە بینی و ڕزگار کرا لەو کاتەوە بوو بە بنەمایەک بۆ ئیشکردن لە هەموو شوێنەکانی تر ڕاستە دوای ئەوە کۆڕەوێک بوو خەڵک زۆر زەرمەند بوو خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی کەرکووک بە تایبەت تا ئێستش بەتوانم بڵێم بەدایان خەڵک لەم سنوورە بێسەر و شوێنە لە کردوانەی کە دوای ڕاپەڕین ڕژەمی بەعاز کردی بەڵام لەگەڵەوەشە ئەم بەرنامەیە درێژەی هەبوو تا گەیشتەوە ڕژەمی بەعاز گۆڕانی بەسەرهات. من لێرەوە ئەمڕۆکە کە ئەو یادەیە یادی ڕزگارکردنی کەرکووک و هەموو کوردستانەوە هەروها ڕۆژی ئێوارە ئاگری نەورۆزە کرێتەوە سەرەڕای پیرۆزباییم بۆ هەموو خەڵکوە بۆ ئەم سەرکەوتنانەی کە ڕووی داوە. بەڵام لێرە شەوە جارێکی تر ئێمە تاکید لەواکەینەوە ئەمڕۆ لە دوای ئەو گۆڕانکاریانەی بەسەر عێراق هات ئێستا هەلومەرجی ئەم ناوچانە چۆنە. جانێکی تریش بەداخەواڵێم ئومێدمە کرد کە ئەمە لە دەستوری عێراقم ناوچانە نەکەوتاتە ناو مەوزوعی جێی ناکۆک و ململانەیەکی توندی سیاسی و جوگرافی لەسەر بکرێت. ئێستاش جارێکی تر ئێمە مێت دەکەین کام ناوچانە زیاتر وەزی هێمن بکرێتەوە ئەم لە ڕووی ئەمنی لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری بۆی خەڵکەکەی جارێکی تر تووشی مەینەتی و دڵڕاوچێ نەبێت و پێویستە هەموو لایەکانی عێراق بە تێکڕاینەتەوەکان و ئەحزابە سیاسیەکان و حیزبەکانی تری هەرێمی کوردستانیش سەرەڕای هەموو ململانیەکانی کە لە هەرێمی کوردستان لە نێوان حیزبە سیاسیەکانە هەیە کە وەزێکی ئەتیادیە ئەگەر پەیامەکەم تەواو بکەم ومێت دەکەم کە لەم سنوورانە هەموو پێکەوە ئەنگاو بنین و ململانەیەکی تەندروست لەگەڵ دۆخەکە بکەین بۆ ئەوەی بە پێی دەستوری عێراق دوای ئەم قۆناغانە چارەسەری کێشەکانی ئەم ناوچەیە بکرێت بۆی خەڵک بە ئارامتر و هەست بە ئارامی زیاتر بکات. بەڵێ کاکیوە دەمەوێت باز لە دەستکەوتەکانی ڕاپەڕی بکەین بە تایبەتی لە ڕۆ سیاسیەکەیەوە دەکرێت بۆ بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان لە ڕۆ سیاسیەکەوە کە ئازادکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان و با بڵێن سربەخۆیبوونی خۆیەتی ئەمە لە ڕۆ سیاسیەکەیەوە بەدەست بێت. ئەم بابەتە بۆ کەرکووک جیاوازی هەیە؟ بە دڵنیایەوە چکێمە بینین وەکەوەی شارەم پێدا بەرنمەکانی ڕاپەڕین درێژێ هەبوو و توانرا لە هەرێمی کوردستان هەڵبژاردن بکرێت و لە دوای 92ەوە ئەلانی فیدراڵیەت بکرێت بۆ هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقا کاو کاتە ڕژێمی گۆڕبەگۆڕیش مابوو. بەڵام بۆ کەرکووک بەڕاستی جیاواز بوو چکە لەو 12 ساڵەی کە لە هەرێم سەرەڕای هەموو وەزع ململانێ ناتەندروستانەی لە پێناو هێزە سیاسیەکانی کوردستان هەبوو بەڵام کوردستان هەرێمێک بوو لە چوارچێوەی ئەو کاتی عێراق. لە دوای ڕوخانی سەدام وەزعێکی باشتر هاتەکایەوە بۆ کەرکووک. تاکید ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وێتمانە کرد کە شتەکان لە ڕێی دەستور و یاساوە چارەسەر بکرێت چکە کۆمەڵێک بڕیاری مەجلیسی قیادەی سەورە و مەوزوعی شوونی شیمالەوانە هەیە لە ڕابردوو دەربارەی ئەم ناوچانە دراوە. ئەگەر نەگەڕێنەوە بۆ دەستور و
بە تەوافق لە ناو پەرلەمانی عێراق هەندێک لەم یاسانە تا ئێستش بەداخەوە کاری پێکرێ دەوروتاسیریە بۆ کەرکووک، بەڵام بە تاکید بڵێن هیچ گۆڕانکاری بووە لەبەرەوە یەکێک لە گۆڕانکاریەکانی گەورە کە لەم سنووریا بووە لە ناوچووی ڕژەمی گۆڕبەگۆڕی ڕابردووە کە هەموو ئەوە شکەنجانی بە خەڵکی ئەم سنوورە گەیاندووە. بەڵام ئێستا جارێکی تر بە تاکید ئێمە وەزعێک هاتەکایەوە بەداخەوە ئومێدمانە کرد کە ڕووی نەدایە ئەو ململانیانە لە دوای شەڕی داعش کە ئەم لە هەرێمی کوردستان هەنگاوی نابۆ ڕفراندۆم ئەم مێزە عێراقیەکان ئەو بەرنمەیان قبول نەبوو و بەرنمەیەک بوو دیار بوو دەوڵەتانی ئیقلیم و دەوڵەتە زلێزەکانیش قبوڵیان نەبوو وەزعێک هاتەکایەوە جارێکی تر هێزەکانی عێراق بگەڕێنەوە بۆ کەرکووک و هەماهەنگی کەمتر هەبێت لە نێوان لایەنە سیاسەکان. بەڵام جارێکی تر خۆشبەختانە بە حکمی ئەو دەستورەی کە لە عێراق هەیە و لە چوارچێوەی عێراق دەوڵەتێکی دیموکراتی فیدراڵی یەکگرتووە، ئێستا هەنگاوەکان لەم حکوومەتی تازە هەنگاو نراوە بۆ ئەوەی هەڵبدەین جارێکی تر بەپێی کاری ئەم حکوومەتە تازەیە مادەی 140 کارا بکرێتەوە و جارێکی تر بین هەوڵدەین بەڕاوێش و ئەو ململانیانی کە هەیە لەم ناوچانە باشتر ئاسایی بکرێتەوە کێشەکان چارەسەر بکرێت و بتوانین بە پێی دەستور ئەو کێشە کەڵەکەبوانی لەم سنوورانە هەیە ئەم لە کەرکووک و هەموو ناوچە دابڕاوەکان چارەسەر بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ هیوا عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی و هاوکات بەشداربووی ڕاپەڕین. زۆر سپاس بۆ بەڕێستان.